بینەرو بیسەر عزیزەکانم لە هەر شوێنەکەن سڵاوی ئێمەتانێ بێ و ئەم کاتتان باش. لە پرۆگرامەکانی پێشووتری ئێواری سلێمانی لە ڕووی یاساییەوە باسمان لە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کرد، بەڵام بۆ ئەمڕۆ پێمان خۆشەکە لە ڕووی کۆمەڵاتیەوە باز لە بەکارهێنانی زیاد لە حەدی ئامێرەکانی پەیوەندیکردن بکەین و بزانین ئەو کارلێکانەوە کاریگەری خراپانە چین کە ئێمە لە ئەنجامی زۆر بەکارهێنانی ئەو ئامێری پەیوەندیانە تووشی دەبینەوە. ئەمڕۆ میوانەکەم خاتوو باخان نەجمەدینە کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین قسە و باسەکەین لەسەر کاریگەری زۆر بەکارهێنانی تۆڕەکان لەسەر تێکچوونی شیرازەی خێزان و کۆمەڵگا. خاتوو باخان سڵاوت لێبێ و بەخێربەی سەرسەر و سەرچاو. سڵاو بێ لە ئێوەی ئازیزی، دەستخۆشی بۆ بەڕێزێ و دەستخۆش بۆ ستافە بەڕێزە کە بەڕاستی ماندوو ئەبن سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ هاتنی تۆ خاتوو باخان. باخان خان حەزەکەم پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم کە باسی تۆڕی کۆمەڵایەتی ئەکەین لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتی. بزانم تۆڕی کۆمەڵایەتی چییە و پەیوەندی کۆمەڵایەتی چییە؟ ئایا ئەم دوانە لە چیەوە لەیەکەوە نزیکن؟ ئەم دوانە پەیوەندیەکەیان چییە؟ بەڵێ سەرەتا دەستە خۆش بە بۆ تەوەرەکە، تەوەرێکی زۆر جوان و تایبەتە، سەرکەوتوو بیت. بەنسبەتی پرسیارەکە تۆڕی کۆمەڵایەتی و زائیدەن پەیوەندی کۆمەڵایەتی. تۆڕی کۆمەڵایەتی چییە؟ ئەم ئامێرەیە کە ئێستا هەموو کەسێک هەموو تاکێک نەکرد لە کوردستان لە هەموو سەرانسەری جیهان و سەرانسەری گۆی زەمین ئەم ئامێرە بەکار ئەهێنرێت. و لەم ئامێرە چی تێدایە؟ چەند تۆڕێکی کۆمەڵایەتی تێدایە کە ئەتوانی بڵین ئەچێتە بابی تەکنەلۆژیاوە. هەر یەکێک لە ئێستا هەر تاکێک لە تاکەکانی کۆمەڵگە هەر لە کوردستان و وڵاتانی شەرقی ئەوسەط و وڵاتانی غەربیش هیچ کەسێک لی بەدەر نیە لە بەکارهێنانی. و بەنسبەتی پرسیارێکی دیکەشە پەیوەندی کۆمەڵایەتی. پەیوەندی کۆمەڵایەتیش بریتە لەو جۆرە پەیوەندیکە لە نێوان تاکەکانە هەیە و چەند جۆرێکیشی هەیە. پەیوەندی خێزانی هەیە، پەیوەندی هاوڕێیەتی هەیە، پەیوەندی کەسایەتی و خزمەتی هەیە. هەر بۆیە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە خۆی لە چەند پەیوەندیکی دیاریکراوە دەبینێتەوە، بەڵام لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتی دوو بابەتی هەتا بڵێ لە یەکتر جیاوازن. باش، چۆن ئەم دوانە پەیوەندیان هەیە پێکەوە؟ تۆڕی کۆمەڵایەتی لەم زەمەنی ئێستاماندا پەشێوخان، چونکە تۆڕی کۆمەڵایەتی تۆڕێکی بەربڵاوە ئەم ئامێرێکە بەکاری ئەهێنین. جا ئەگەر مۆبایلەکەی دەستمان بێ یاخود ئایپاد بێت یاخود تابلێت بێت یاخود هەموو جۆرەکانی ئامێر کە لە هەموویە ئەتوانی بڵین تۆڕە کۆمەڵایەتیەکان دابەزێنین و بەکاری بێنین. ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە لە زەمەنی ئێستەمانە و لە ڕۆژگاری ئێستەماندا زۆر کاریگەری هەیە لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان. بەداخەوە توانی بڵێن لەم ڕۆژگاری ئەمڕۆماندا ئەوەندەی کاریگەری نێگەتیڤی هەیە، ئەوەندەی کاریگەری پۆزتیڤی نییە بەڕاستی لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان. باش، بزانم ئەوەنەی خۆت ئاگاداریت لە ناو بابەتەکەی وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی، خۆ دەزانی کە بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئینتەرنێت لە جیهاندا بۆ بە کۆمەڵگای کوردیشەوە بگرا زۆر بە زووی مەسەن بڵاو بووە و گەیشتە لای ئێمەش. ئەمە وای نەکرد کە ئەم زوو گەیشتنەوە ئەم زوو بەکارهێنانە و ئەم زۆر بەکارهێنانە لەلایەن ئێمەوە بکە کە بە شێوەیەکی ناتەندروست بەکاری بهێنین؟ بەڵێ بەتەئکید، لەبەر ئەوەی تۆڕی کۆمەڵایەتی لە وڵاتانی شەرقی ئەوسەط و کوردستان خۆماچگە لە کوردستان ئەژین بە تایبەت بە شێوەیەکی زۆر خێرا و بەلێشاو هاتە نێو کۆمەڵگەکەمانەوە بەبێ ئەوەی هیچ بەرنامەیەک هیچ پرۆگرامێکی تەواوی بۆ دابنرێت کە چۆن بەکاری بێنێت و چی ئەیج و ئاست و تەمەنێ بەکاری بێنێت و چەندێک کاتی بۆ تەرخانکەی بۆ بەکارهێنانی. بەداخەوە لەبەرێ بە شێوەیەکی لێشاو لەبەر هاتە ناو کۆمەڵگەکەمانەوە ئەتوانین بڵین ئەوەندەی کاریگەری نێگەتیڤی هەیە، ئەوەندەی کاریگەری پۆزتیڤی نییە، چونکە بۆ لەبەر ئەوەی کاتێک کە بە لێشاو هاتە نێو کۆمەڵگەکەمانەوە ئێمە ئامادە نەکرابووین، تاکەکانمان ئامادە نەکرابوو، هیچ جۆرە تەوعیەکی هۆشیاری سەقافەتی بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی پێش ئەوە پەیڕوو نەکرابوو. لەبەر ئەوە ئەتوانی بڵین کاریگەریەکی زۆر نێگەتیڤی بڵاو کردەوە، چونکە بە شێوەیەکی زۆر بەربڵاو و بە لێشاو هات بەبێ ئەوەی هیچ جۆرە پرۆگرامێکی تەواوی بۆ بەکارهێنرابێت. باش، باسیەوە کە ئێمە بە شێوەیەکی ناتەندروست کەواتە ئێمە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنین. بزانم حتما ئەگەر شتێکیش بە ناتەندروستی بەکاربێنی هەمیشە کاریگەری خراپیە بێ. بزانم ئەو کاریگەری خراپانە چینکە لەسەر ئێمەیە بە تایبەت و لەسەر گەنجەکانمانە بە تایبەتتر و ئێمە چی بکەین بۆ ئەوەی کەمێک لەو کاریگەری خراپانە کەم بکەینەوە؟
بەڵێ خاتونکیان ئێمە ئەتوانی بڵین ئەم تۆڕە کۆمەڵایەتی کە ئێستا بەکاری ئەهێنین دوو لایەنی هەیە لایەنی پۆزیتیڤی هەیە لەگەڵ لایەنی نێگەتیڤ ئێمە ناتوانین تەنها بڵین ئەم تۆڕە کۆمەڵایەتێک کە هاتە نێو کۆمەڵگەی ئێمەوە تەنها لایەنی نێگەتیڤی هەیە لایەنی پۆزیتیڤیشی هەیە بە پێچەوانەوە بەڵام بەداخەوە زۆر کات ئێمە ئەوە ئەبینین کە لایەنە نێگەتیڤەکانی کاریگەری خراپەکانی لەسەر تاکەکانی خۆمان ئەبینین بۆچی لەبەر ئەوەی هەروەکو پێشتر ئاماژەم پێات تەوعیەمان نییە تەوعی سەقافەتی بەکارهێنانمان نییە بە شێوەیەکی لێشەواتە نێوانمانەوە مەسەلەن بۆ مناڵ بەتایبەت یعنی هەموو ئەیچەکان بەکاری ئێهێنن بەداخەوە هەموو کە ئەمە نابێ خۆی ئەبێت ئەمە سێر وەکو چۆن بڵێ سکیوریتی بێ ئەبێ پارێزراو بێت ئەبێ مناڵ لە تەمەنێکی دیاریکراوە ئێستا لە وڵاتانی دەرەوە بە شێوخان کە مناڵ ئایپاد و تۆڕی کۆمەڵایەتی ئەمانە بەکار ئەهێنێت ئینەکی بۆ دیاریکراوە ئاستەکەی بۆ دیاریکراوە سکیوریتیە دایک و باوکەکە ئاگادارن کە ئەم مناڵە سەیری چی ئەکا بەپی ئەیج و تەمەنی خۆی پرۆگرامەکانی بۆ داونلۆد دەکرێت و بۆی تا ئەبەزانرێ بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی خۆمان لە بڕی ئاستی سەقافەت و تەوعی هۆشیاری خێزانی و پەروەردەی مناڵەکانمان کەمە ناتوانانی بڵین نیە بەڵام ئەتوانی بڵین کەمە لەبەر ئەوە تۆڕی کۆمەڵایەتی ئەتوانین بڵێن لایەنێکی زۆر زۆر نێگەتیڤ و خراپی دروست کردووە بەتایبەت لە لای منداڵ چونکە منداڵ بۆ چونکە منداڵ داهاتوی ئەم کۆمەڵگەیە یعنی چەندێک منداڵ کاریگەری نێگەتیڤی لەسەر دروست بێ بەهۆی ئەو تۆڕە کۆمەڵایەتیەوە بڕوا هەبێ ئەوەندە کۆمەڵگەکەمان خراپ ئەبێت و جیلێکی سست و کۆمەڵگەیەکی داڕما دروست دەبێت زۆر ڕاست بزانم دایک و باوکان ئەتوانن منداڵان کۆنتڕۆڵکەن لەم حاڵەتانەیە یاخود ئەتوانن بۆ نمونە باسی ئەوەت کرد لە وڵاتانە کە بەپێی بۆ نمونە بەپێی تەمەنەکەی ئەو یاریانی بۆ دانراوە یاخود ئەو ئەپانی بۆ دانراوە کە ئەتوانێت بەکاری بێنێ بزانین ئێمە لە لای خۆمان دایک و باوکان لە ئێستاە ینی سوپاس بخوا زۆرێک لە دایک و باوکان خوێنەوارن و ئەگەر بتوانیت تۆ ئەو ئەپانی تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنی بە دڵنیاییەوە عنی بەشی ئەوە تایە کە مەسەلەن چاودێری مناڵەکەت بکەیت کۆنتترۆلی بکەیت لێرە ئەو شتە کورز نییە بۆ ئێمە ئەم ئەتوانین مناڵەکان کۆنتترۆل بکەین ئەتوانین چاودێریان بکەین بەڵێ ئەتوانین زۆر بە ئاسانیش ئەتوانرێت بەڵام بەداخەوە هەروکو پێشتر ئاماژەم پێات تەوعیەمان کەمە دایک و باوکەکان تەوعیەمان کەمە لە کاتی پەروەردەیە ئەسڵەن ئەوەی جێگەی ئەسەف و جێگەی داخە هەندێک کات ئەوەندەی دایک و باوکەکە تێکەڵم بە تۆڕی کۆمەڵایەتی و ئەوەنەی خۆیان سەرقاڵ کردو بە تۆڕی کۆمەڵایەتی و ئەسڵەن ئاگیان لە پەروەردەکردنی مناڵەکان نەماوە تەنها بۆ ئەوەی منداڵەکان بێدەنگ بێت یعنی وەکو ژیانی مناڵی خۆی نەژی بڵێ حەروک نەبێت جوڵەی نەبێ کە خۆی ئەمە شتێکی ئاساییە منداڵی ئاسایی ئەبێ وا بێت ئەم مناڵە وەک ڕۆبۆتێکی لێکە ئایپادێک ئەیاتە دەستی ئیتر گوێ نایەتێ ئەمە چی سەیری چی ئەکا سەیری چی ناکە و خۆشی لەو لاو بەداخەوە مۆبایلەکەی پێەیە و مەشغۆڵە بە تۆڕەکانی کۆمەڵایەتی و ئیتر لێرە و کارە ساتەکە دروست دەبێت و بەڕاستی دوو چین سەرمەند دەبن هەر لە دایک و باوکەکە وەکو پەروەردەکارێک هەر لە منداڵەکە شوکو نەوەیەکی داهاتوی کۆمەڵگەکەمان بزانم کاتی بەتاڵ و کات زۆری وای نەکردووە کە ئێمە ئاوابین ئەنێمە کارێک نییە بۆ ئەوە بۆ نمونەانی کاتی بەتاڵمان زۆر بێ کاتمان زۆر بێ بۆ ئەوەی زیاتر بۆ نمونە خۆمان مەشغوڵ بکەین بۆ ئینانەوە بۆ تۆڕە کۆمەڵایەتیانەوە مەسەلەن ئەبینی ئەڵێ چی بکەم با بخۆم دانیشتمە دیار بۆ نمونە بە فەیسبووک یان دانیشتمە دیار شتێکی ترەوە ڕاستە بەداخەوە خۆی ئەتوانی بڵین کاتەکان ئەبێت چۆن بڵی دابەشی بکەیت بەداخەوە تەوعیی کە دابەشکردن و لایف ستایلمان تا ڕادەیەک غەڵەتە تاکی خۆمان بەڕاستێکی ئێستا ئۆکەی هەموو تاکێک دەتوانێت تۆڕی کۆمەڵایەتی بەکاربێنێ بەلایەنە پۆزیتیڤەکە کاتی بۆ دانێ نەک هەموو کاتەکانی چونکە ئینسان لەم ڕۆژە کتێب ئەتوانی کتێب بخوێنیتەوە ئەتوانیت ئەوەندەی کە کاتی بە تۆڕە کۆمەڵایەتی و بە مۆبایلەکەی دەستە بچیت پەیوەندی کۆمەڵایەتەکانە بەجێبێنی کە بەداخەوە زۆر زەعیف بۆ لەم ڕۆژە بەهۆی تۆڕی کۆمەڵایەتیەوە ئەتوانیت مەسەلەن ئەرکی دایکایەتی خۆت بەباشی بەجێبێنی ئەرکی باوکایەتی خۆت زیاتر بەجێبێنی وەک لەوەی کە بەداخەوە کە لەم ڕۆژەیە بەجێ ئەهێنن بزانم پەیوەندی کۆمەڵایەتەکان بەکوێ گەیشتون باخانخان لە ئێستا ئەیبینین پەیوەندی کۆمەڵایەتەکان کەمێک کاڵتر بوونەتەوە بزانم پەیوەندی
کۆمەڵایەتیەکان لە چاو ساڵانی پێشووترا ئەوەی کە خۆت بەرکەوتنت هەبوو بووی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هیچ پەیوەندێکی هەبوو بەوەی کە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە کاڵتر ببنەوە وەکو جاران نەمێنێت لە ئێستا سەرەکی تەنها بەتەمەنەکان زۆر مەسەن حەزیان لە هاتوچە و هاموشۆکردنە بەڵام گەنجەکانمان ئەو تااقەتەیان نییە. بزانم پەیوەندی هەیە بە تۆڕی کۆمەڵایەتیەوە ئەم هاتوچۆکەم بۆتەوە؟ پرسیارەکە زۆر جوان بوو. دوو بابەتی لێ ئەبێتەوەیکی یانوتە جی لە بەتەمەنەکانمان بڕواوە بێ خاتون جی لە بەتەمەنەکانمان سەیران کە گردایك و باوکمان بن ئەگەر سۆشەڵ میدیا بەکارهێنان و باپیر و ئەمانەتە بەتەمەنەکان سەیران کە دەرونیان زۆر ئارامترە زۆر مرتاحتر ئەژین. یعنی سەیران کە زۆر تەندروستن لە ژیانکردنا بەڵام وەرە مقارنەی بکە لەگەڵ جیلی خۆمان گەنجەکان یاخود مناڵەکان یاخود دایک و باوکەکان کە ئەم تۆڕی کۆمەڵایەتیە بەکارهێنن کە مقارنان ئەکەی زۆر بەواسەحی ئەبینی کە ئەم جیلە بەتەمەنەکەی کە بەکاری ناهێنی دەرونیان چەند تەندروستە چەند سروشتی ئەژین چەند خۆشی لە ژیان ئەبین و چەند چێژ ئەبینن وە چیلەکەی دیکەش ئەبینی چەند دەروون سوتاون چەند بێتاقەتن چەند یعنی هەنێکات سەیرێکی حاڵەتی خەمۆکیان پێوە دیارە چونکە بەڕاستێکی بەشێوخان ئەم تۆڕی کۆمەڵایەتیان بەداخەوە ئەوەندەی لایەنی پۆزتیڤی هەستا ئەوەنە لایەنی نەگەتیڤی هەیە بۆچی چونکە ئەمەنە پرۆگرام و بەرنامجی تراجیدیا و یعنی بەداخیشەوە ئەتوانی بڵین چەندەها پێچ ئێستا دروست بووە کە هیچ جۆرە سانسۆرێکی لەسەر نیە هەموو جۆرە بابەتەکان بڵاوەکاتەوە هەموو جۆرە بابەتە خەتەرناکەکان کە کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤ هەموو جۆرە بابەتە تراژیدیاکان یاخود یەک لایەنی دیکەشی ئەوە حەزم کرد لەو بابەتی تو باسی بکەم ئەم دەرئەنجامی لێ بێتەوە زۆر بەداخەوە ئێستا بەهۆی تۆڕی کۆمەڵایەتی و بابەتێکی دیکەمانەیە بابەتی تەقلیدا لە ڕووی جوانکاریەوە یعنی بڕواو هەبێ ئێستا ئەوەندەی تاکەکانی خۆمان بەتایبەت خانمان ئەمەندەی یعنی ترکیزیان لە لای ڕووکەش و جوانکاریشتا ئەسڵان خودی خۆیان بیرچێتەوە ئەسڵان نازانە خۆیان کێن یعنی بەداخەوە جۆرێک لە دەرئەنجامی نێگەتیڤیشەیە بەتایبەت بۆ خانمان بابەتی تەقلیدکردنی جوانکاری یعنی ئەوەنەی خەیاڵی لای جوانکاری و لای ڕووکەشە ئەوەندە خەیاڵی لای خۆی نییە هێشتا خۆی ناناسێ ئەسڵەن کاتێکی یعنی تەرخان نەکردو بۆ خودی خۆی بڵێ بزانم من کێم من چۆن ئەژی من بیرکردنەوەم چۆنە من کەسێکی چۆنم یعنی بەداخەوە ئەتوانی بڵین ئەم تۆڕە کۆمەڵایەتی ئەمەی بابەتە ڕووکەشیەکانی گەورە کردووە بابەتە ڕەوشتی و ناخیەکانی زۆر کەم کردوێتەوە. ئێستا بەداخەوە ئەو بابەتانش کە بڵاو ئەکرێنەوە بە خانخان سەرەکەی سپۆنسەریشی ئەکەن یعنی بۆی زۆرترین خەڵک ببینێ زۆرترین شێر بکرێ اینجا من یەک شتی تری زۆر بۆ ئەوەی زانیاریەک بە بۆ سەر قسەکانی بەڕێزیشتان سێرەکەی ئەو بابەتانی کە ئاوان سەرێکی زۆرترین شیر ئەکرێ زۆرترین کۆمنتی لەسەران نووسرێ زۆرترین ڤیوی هەیە بەڵام سەرێکی خاتونێکی تریا کەسێکی تر شتێکی زۆر بەسوود بڵاوە کاتەوە شتێک و زانیاریەکە سەرەکی ئەو پێشەوە چوونی نییە ینی خەڵک بۆ ڕادەیە ناچن بەدەم مەسەلەن پۆستەکانیانەوە ئەمەش ینی بەداخەوە شتێکی خراپە. بزانم پێم خۆشە باسێکی ئەوەم بۆکەی وایفای 24 سعات لە ماڵە بۆ نمونە ئەمەش کاریگەری زۆر خراپ ناکاتە سەرەوەی بۆ نمونە مناڵتا درنگانێکی شەو مۆبایل بەکاربێنێ یاخود نەک مناڵک هەم دایک و باوکەکەش بە هەماشیەوە ینی خێزان کاتێکی دیاری کراودانێ بۆ مەسەلەن بەکارهێنانی ئینتەرنێتیش. ڕاستە پرسیارەکە زۆر جوان بوو خۆی خاتونگیان من سەیری توێشێنەوەیەکم کرد لە وڵاتی ئەمریکا کراوە لە لۆس ئانجلۆس ئەڵێ ئەم خەتی وایفایە ئەم نێتانە سببی ڕئیسی دروستبوونی هۆکارێکی سەرەکی بۆ دروستبوونی نەخۆشی شێرپەنجە یعنی ئێستا با ئێمە هەرێکێک لە خۆمان بیرکەینەوە ئەڵێن باشە لەم زەمانەیە بۆ شێرپەنجە ئەمەنە زۆر بووە یعنی لە هەموو نەک بڵێ لە کوردستان لە هەموو وڵاتانی دەرەوە ترند یعنی یەکەمە لە تۆپایە نەخۆشی شێرپەنجە بەداخەوە بەڵێ یعنی هەر ڤیددیوەیەکەکەیتەوە هەر شتێک ئەەکەیتەوە سەیری کە باسی ئەوە کافڵان کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوو ڕێنمایەکانی بڵاو ئەکرێتەوە بۆ لەبەر ئەوەی لەو توێژینەوەی باسی لێ کردووە ئەڵێت وایفای تیشکی سەر و بنەوشەیە هەیە ئەم تیشکەش ڕاستەوخۆ کاریگەریت لێ ئەکا کاریگەری لە چینەکانی ناو و وەیلەشی ئینسان مشکی ئینسانەکە بۆ نمونە مەسەلەن ئێستا من نووسم
یا مەسەلەن هەر تاکێکیکە مۆبایلەکەم لە تەنیشتمایە خەتەکەم لە کوژانەوە زۆر بەتەبیعی بەڵام ئاگاداری ئەوە نیم کە من وایفایەکەم کراوەتەوە بەبێ ئەوەشی بەکاری بێنم کە چەند تیشکی سەر و بنەوشەیی و چەند تیشکی خەتەرناک بەرەو من هاتووە و ئیتر بۆ خۆی لەناو لەش و لە مێشکا بڵاو بێتەوە چەندین دەرئەنجامی نەخۆشی خەتەرناکی لە دروست دەبێت. زۆر ڕاستە. بزانم لە ئێستا شتێکی تریش زۆر بەربڵاوە بەخانخان لە بۆنەوە ئاهەنگەکانە سێرەکەی ئەو کەسانی کە بانکراون هێندەی مەشغوڵن مەسەلەن بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە مۆبایل و بە تەسویرکردنەوە سێرەکەی ئەو چێژەی لێ نابین کە مەسەلەن بانکراون بۆ ئاهەنگی یاخود بۆ پرسێ یاخود بۆ وەرشتێ یعنی لەگەڵ ئەوەیان هەنێک تەسویر بکە هەنێک شت بکانێت چێژوەر بگرە بەڵام نەک ئەوەی بۆ نمونە لە سەرەتای بابەتەکە تا کۆتایی بابەتەکە تۆ ئەم مۆبایلت بەدەستەوەیە یان جاری وایە هەنێک کەس دەرئەچێت لەوانەیە کەسەکە پێی خۆش نەبێت لە مۆبایلی توایە بۆ نمونە تەسویر بکرێ یاخود ڕسمێکی بگیرێت بۆ ئەمەیان چی ئەڵێیت؟ ڕاستە زۆر بەداخەوە ئەوە لە کۆمەڵگەی خۆمان و لە وڵاتی خۆمان هیچ جۆرە سانسۆرێک و سکیۆریتێک نییە بۆ ئەوە لە وڵاتانی دەرەوە هەر کەسێک ڤیدۆی کەسێک بکات و بەبێ ئەوەی پرسیاری لێ بکات و یاخود بەبێ ئەوەی پێ بڵێ تۆ ڕازیت یاخود ڕازینیت یەکسەر خەرامە ئەکرێت یەکسەر سزای توند ئەیرێ بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمان زۆر بەداخەوە هیچ جۆرە سانسۆرێک و سکیۆریتێک نییە بۆ ئەوە یعنی هەر کەسێکە لە سێ ڤیدۆی کەسێکەکات و ئەوە نازانێت بڵاو کراوەتەوە لە سۆشەڵ میدیا و ینی بەڕاستی ئەمە حەقێکی تاکی ئینسان خۆیەتی هەندێک کاتە و ئینسانە حەز ناکات دەرکەوێت بەڕاستیەکەی زۆر بەداخەوە ئەو بۆ پرسیاری دۆمیشە ڕاستدا زۆر لە بۆنە کۆمەڵایەتەکانە زۆر کات کەسەکان کە ئەچن بۆ ئاهەنگێکە یاخود تەعزیەکە ئەوەندەی خەیاڵی لای سناپکردن و ڕەسمکردن و یعنی ئەبێ من شکڵم چۆن دەرچێ یاخود سناپ ئەکات ئەبێ من چۆناهی بم یاخود سناپی شوێنەکە ئەکا سناپەکەم جوان دەرچێ بڕوا هەبێ ئەوەندە چێژ لە کاتەکەی نابینە یعنی خۆزگە هەموو کەسێ تێستی ئەوەی ئەگەر کە ئەچوو بۆ سەفرەیەک یاخود سەیرانێک یاخود حەفلەیەک ئۆکەی یعنی با مۆبایلەکەی دەربێنە و بەکاریشی بێنە چکەمە شتێکی زۆر تەبیعی و ینی چەند میمۆریەکی جوانە تۆ تۆماریەکەی بۆ ژیانی خۆت بەڵام وەرە تاقیب کەرەوە یەک دوو ڕەسم بگرە مۆبایلەکەت بخەرە چانتاکەتەوە بزانە چەند چێژ لەو کاتە ئەبینی چەند چێژ لەو بۆنە ئەبینی چەندەس بە فرێش بوونەوەی خۆت ئەەکەیت تا چەند لەگەڵەوەی مەسەلەن لەو بۆنە کۆمەڵایەتیانەیە با مۆبایلمان پێ نەبیان وەکو تۆڵی با مۆبایلمان پێ بێ بەڵام تەنها بۆ تەلەفۆن بەکاری بێنین تا چەند لەگەڵەوەی لەم ماوەی پێشوەیە لەوانەیە بەڕێزیشتان سوتفەی ئەوەتان کردبێ کەسێکی پەبلیک فیگەر هاوسەرگیری کرد لەسەر کارتی ئاهەنگەکەی نووسرا بوو تکایە مۆبایل بەکارمێنن بەس باوەڕ ئەەکەی بووکو زاواکە نەهاتبوون یعنی هەچی ڕسم و ڤیدۆی ئاهەنگەکە هەمووی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یعنی هین ببوو بڵاو ببوویەوە بزانم تا چۆن لەگەڵ ئەوەیە کە لەو بابەتە کۆمەڵایەتیانەیە بە ئێمە مۆبایل بەکارنێنین هەنێک کات لای خۆمان ئەڵێن بۆ نمونە فلانە کەس لە تەعزیانە بێ نایبینین یا فلانە کەس لە حەفلەیانە بێ نایبینین تا چۆن لەگەڵەوەی کە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانی خۆمان تونتر بکەینەوە لە ڕێگەی ئەو مەسەلەن ئەو بابەتانەوە ڕاستە پەیوەندی کۆمەڵایەتیەکان خاتونگیان من ئەمی شەوتمە ئەم تۆڕە کۆمەڵایەتی کە ئێستا خۆمان بەکارێنین زۆر کاریگەریە بۆ لەسەر لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و هەروەها دیاردەیەکی تری زۆر نەگەتیڤ و خراپیشەیە لە تەعزیە یعنی لە تەعزیە شوێنێکە ئەو ئینسانانە کۆمەڵێک ئینسانە بەڕاستێکی برینارن یعنی هیچ پێویست ناکات تۆ مۆبایلەکە دەربێنیت و خەریکی سنابێت ئەبێت و هاوبەشی خەمیان بکەی لەو کاتەیە چونکە بەتایبەت هۆڵی تەعزیە و بۆنەی تەعزیە ئەمە بەلای منەوە بەڕاستی دیاردەیەکی زۆر خراپ و نێگەتیڤە کە بڵاوبووتەوە مۆبایلەکانە هێن و سناپەکەن و ینی کۆمەڵێک بابەت و ڤیدۆیتیا بڵاوەکەنەوە و بەنسبەتی پرسیاری دومیشە تەبعاً تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمیشە کاریگەریە بۆ لەسەر لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتی بۆ نمونە ماڵێکێت بۆ ماڵە داوەتی ئەەکەیت یعنی بڕوا هەبێ یەکەم شتکێتە ژیرۆڵێ پاسۆردەکەتان چییە خەتەکەتان یعنی سەیریکانی ئەمنی خەیاڵی لای خەت و پازۆردەکەیە کە داخڵی بکات و خێرا ڤیدۆ و تۆڕی کۆمەڵایەتێکە بکاتەوە ئەوەندە خەیاڵی لای کەسەکە نییە کە یعنی ئەوەندە خەیاڵی لای ئەو کۆبوونەوە نییە کە چێژێکی لێ ببینێت ئەوەندە خەیاڵی لای ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە نییە کە بەباشی پراکتیزێ بکە زۆر بەداخەوە باخان هەنووکو توێژەرێکی کۆمەڵایەتی هەمیشە بەرکەوتنە تا بۆ لەگەڵ ئەو کێشانە بزان زیاتر ئەگەر دایک مەسەلەن زۆر ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکاربێنێ و کاریگەری خراپی هەبێ لەسەری خراپە بۆ خێزان و بە شیرازەی خێزان یاخود باوک زیاتر بەکاری بێنێ یاخود هەردووکیان وەکو یەکشتە بۆ خێزان وڵای خاتونگیان بۆ هەردووکیان ئەی نیشتەر ئیکۆڵا و کچۆن بڵێ یەکسانە
چی دایک بەکاری بێنە چی باوکە بەکاری بێنە بەکاری بێنن چکە مە شتێکی بەربڵاو شتێکی ئینتەرناشنەڵەوە نێو دەوڵەتیانی شتێکی حاڵەتێکی زەڕوری ئەبێ هەموو کەسێ بەکاری بێنە چونکە زۆر کاتەوە بەهۆی ئیشەکەت و پێویستە پێێتی کۆمەڵە گروپ پشتی تیاداناوە ئەبێ ئاگادار بیت یعنی ئەمە لەم زەمانە ئێمە ناتوانین بڵێ نابێ بەکاری بێنی چکە بۆ بە بەشێک لە پێویستیەکانمان بەڵام کاتی بەکارهێنانەکەی زۆر گرنگە دیاری بکەیت یعنی مەسەلەن ڕۆژانە بڵێ مە سعاتێکی بۆ دانم ڕۆژانە 20 دقی بۆ دانم چارێکێک نیو سعات نەکتۆ ئەوەی بەدائیمی چ دایکەکە بێت چ باوکەکە بێت کە بەدائیمی ئاڵۆتی ئەو مۆبایلە ئەبێت بە دڵنیای کاریگەری نەگەتیڤی هەم لەسەر خۆی ئەبێ هەم لەسەر مناڵەکانیشی ئەبێ وکو پەروەردەکارە بە دڵنیاییەوە. خاتو باخان من ئەمڕۆ زۆر سپاسیتەوە کەم سپاس بە ڕێنماوی زانیاریانی و لەسەر بابەتەکە پێشکەشی ئێمەت کرد لە ڕێی کۆمەڵایەتیەوە شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر خۆت وەکو زانیارێکی دیکەوکو بابەتێت حەز بکەی باسیکەی بۆمان پێ بخۆشە. زۆر سپاسدانەکەم دەستان خۆش بێت بێوان سەرکەوتوو بن ئینشاءالله دواوتەی منیش بە هیوام هەموو تاکێکەر کەسێکە ئێمە ئەبینێت لەم تەلەڤیزیۆنە جوانی ئێوە بە هیوام تەوعی هەبێت لە ڕووی بەکارهێنانی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان کاتێکی دیاریکە چونکە سوودەکەی بۆ خۆی ئەبێت و بە تایبەتەوانەشی دایک و باوکە هەمیشە بە ئەوەندەی ئاگاداری پەروەردەی مناڵەکانیان بن ئەوەندەی تەرکیزیان لەسەر پەروەردەی مناڵەکان هەبێت باوەندە تەرکیزیان لەسەر بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی نەبێت. دەستان خۆش زۆر سپاس بۆ ڕێنماییەکانت دووبارە زۆر سپاس بۆ خاتو باخان نەجمەدین کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بۆ قسە و باسمان کرد لە کاریگەری زۆر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر تێکچوونی شیرازەی خێزان و کۆمەڵگا. هیوادارم هەموو خێزانەکان بەختەوەر بن. سپاس دووبارە بۆ میوانەکەم تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.